گفتوگۆی زیاتر پێویستە بۆ ئەم بابەتە لەگەڵ دکتۆر یادگار ئیسماعیل ئێدیتۆر لە دیسکی نێودەوڵەتی کوردستان 24 زیاتر گفتوگۆکەم بەخێراتی دکتۆر سپاس بۆ ئامادەبوونێت. دکتۆر دەرەنجامی پەرەسەندنەکانی گرژی نێوان ئیسرائیل و ئێران چییە؟ سپاس هەڵبەت کە باس لە دەرەنجامەکانەکەین دەبێت باس لەو دەرەنجامانە بکەین کە بە شێوەیەکی ئەگەری ڕەنگە بێنە ئاراوە. ئێستا دەبینین ئێران مەگەر لە ڕێگەی میلیشیاکانەوە بتوانێت شتێک بکات بەتابەت لە نزیکەوە ئەو ئەگەرێکی باش دەبوو ئەگەر بۆ نمونە حزب الله بەو شێوەیە نەپێکرایە کەواتە دەتوان بگەڕێنەوە خاڵی سفر ئەوش ئەو خاڵەیە کە دەمێکە ئیسرائیل پیلان ڕێژی بۆ ئەو هێرشە دەکات. ئەگەرەکان چۆن دەبن دەبێت چاوەڕوانی وەڵامی ئێران بکەین. ئێستا موشەکەکان و فڕۆکارەستەکراوەکانی وەکو لە هەواڵەکان ئاماژەی پێدەدرێت لە ئاژانسەکان کوردستان 24 بە بەردەوامی ڕووماڵی کردووە لە ئوردن خراونەتە خوارەوە لە ئیسرائیل باستەوە دەکات کە دایان پێچێت. دەرەنجامەکان لەسەرەوە دەوستن ئایا ئێران بارستایی وەڵامدانەوەکەی چۆن دەبێت؟ ئایا وەکو چۆن ئاڵای سووری هەڵکردووە بۆ تۆڵەسەندنەوە ئایا جیهادێکی بەرفراوان بەرپا دەکات؟ لە ڕووی هەرێمیەوە ئێران تا ڕادەیەکی زۆر وڵاتێکە قەتیز بووە دەتوانین بڵێن نەیتوانیوە پەیوەندەکانی بێجگە لە عێراق پەرە پێ بدات بەو شێوەیە. ئەگەر باسیش لە هاوسەکانی دیکەی بکەین وەکو ڕووسیا کە وڵاتی هەم استراتیژی و گرنگن ڕووسیا خۆی کێشەگەلێکی زۆری هەیە. چین لەولا بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ئاسیا ڕەنگە سەرقاڵیەوە بێت چۆن بتوانێت چێبڕچەی ئابووری بازرگانی ئەمریکا بکات یاخود ئایا لە پلانیدا هەیە بۆ نمونە دوورگەی تایوان دەست بەسەردا بگرێت یاخود نا. ئەگەرەکان زیاتر ڕەنگە کاریگەریان لەسەر ئێران خودی ئێران لەسەر ئیسرائیل و لەسەر عێراق بە شێوەیەکی بەرچاو هەبێت. بەشێک لە هەواڵەکان ئاماژە بۆ دەکەن کە لە عێراقەوە تا ئێستا پشتڕاستن کراوەتەوە بۆ ئەندازەیە لە عێراقەوە بۆ نمونە هێرش ئەنجام درابن بۆ سەر ئیسرائیل. ئەمە پێشهاتێکی مەترسیدار دەبێت و ڕەنگە چی دیکە ئەمریکاش نێوانگیری نەکات ئەگەر ئەوە بۆ نمونە بێتە ئاراوە کەواتە هیچێک لە دەرهێشتە خراپەکان ئەوەیە عێراق چۆن دەتوانێت مامەڵە بکات بەنامەی دەرکردو پرۆتەستۆی دەکات. وڵاتانی کۆمکاری عەربی بە هەمان شێوە پرۆتەستۆی و هێرشە دەکەن لە چوارچەوەی یاسای نێودەوڵەتەکان پێشێرکارێکی نێودەوڵەتیە. بەڵام ئەو دژایەتی نێوان ئەو دوو وڵاتە هەرێمیە بەهێزە ڕەگ و ڕشەیەکی قوڵی مێژوویشی هەیە. زۆر باش ئەگەر وابێ ئەم ململانێت چۆن دەتوانێت ناوچەکە بهەژێنێ یا کاریگەری بخاتە سەر سەقامگیری جیهان ئەتوانێت کاریگەری بخاتە سەر سەقامگیری جیهان؟ بەڵێ پرسیارێکی بەجێ زیاتریش سەقامگیری ناوچەکە باسی دەکەین. بۆ نەگەر تەماشای دۆخەکە بکەین ئایا ئێستا کاریگەریەکانی بەدەردەکەون و ئەو هێرشانە یاخود کاریگەریەکانی پێشووتر دەستان پێ کردووە ئایا نەخشەی جوگرافیای سیاسی ناوچەکە دەگۆڕێت ناگۆڕدرێت؟ ئایا پیلان یاخود پلانی ئیسرائیل سەری گرتووە تا چ ڕادێک سەری گرتووە؟ ئەمە هەمویان پرسیارگەلی زۆر ئالۆز و تێکەڵن. بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانین بڵێن کە دەمێکە ئەو ئامانجانێک کە ئیسرائیل ویستوێتی بەدی هاتوون لە بۆ نمونە لەو چوارچەوەیەدا ڕژێمی بەشار ئەسەد نەماوە و حزب الله تەواو لاواز بووە. حەماس لە دۆخێکی ئیرەی پێنەبراوە لە یەمەن حوسەکان بە هەمان شێوە. عێراق خۆی بۆ کۆ ناکرێتەوە نازانێت چۆن مامەڵە بکات لە نێوان بۆ نمونە هەڤالبەندی ئەمریکا پەرەپێدانی پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی ڕۆژاوە یاخود لەگەڵ ئێران. ئەگەر ئێرانیش لاوچەشەکە بچێتە دەرەوە تا چ ڕادێک دەتوانێت ئەو میلێشیانە جڵەو بکات. کەواتە لەسەر ناوچەکە کاریگەریەکان زۆر زیاتر دەبن چونکە جیهان ئێستا هەر شوێنێک هەر کیشوەرێک هەر ناوچەیەکی جوگرافیای سیاسی جیهانی بۆ نەگەر بەسەر چەند زۆن و ناوچەیەک دابەشان بکەین. نشێتە ئەوروپا کێشەی تابەت بەخۆی هەیە کە کێشەی کۆچ و هەڕەشەکانی ڕووسیان بەلای ئەوان بەلای ناتۆ کرۆکی بۆ نمونە کێشەکانی ئەوانن. دەبینیت لە ڕۆژهەڵاتی ئاسیا چین کە باڵادەستا و کێشەی خۆی هەیە بۆ نمونە هیندستان و پاکستان لە دۆخێکن بەردەوام چاودێری دەکرێت ئەوان چۆن بەشدار دەبن کاریگەریان دەبێت کاریگەریان نابێت. کەواتە زیاتر بەرکەوتەی ئەو هێرش و دەرەنجامی ئەو ململانەی نێوان ئیسرائیل و ئێران زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیسان قەتیز دەبنەوە کاریگەریەکان هەوەر بەردەوام دەبێت. باش کاک یادگار ئەگەر وا بێت
جیهان سەری ناپەڕژێتە سەر هەر کەس و باست کرد بە زۆن بەشکرابێت و کێشەی خۆی هەیە ناپەڕژێتە سەر ئەوەی کە ئەم جۆرە دۆخە ناسەقامگیری تریشی بێ بەسەرە چۆن ئەتوانرێت دیبلۆماسیەتی نێودوڵەتی ئەم گرژیە خاو بکاتەوە بەجددی چونکە جیهانی تر چۆنڵێت تا بینەقاقای گەیشتووە لە جەنگ و خوێن ڕێژی و بردومان و کوشتنی خەڵک چۆن ئەکرێت ئەم دۆخە ئارام ببێتەوە چی لەبەردەست جەنگێکی بەرفراوانتر لە نێوان رووسیا و ئۆکرانیا هەیە ئایا جیهان توانیوەتی چی بکات هەوڵگەری زۆر هەن بۆ هێورکردنەوە و کەمکردنەوەی هیچ نەبێت کەمکردنەوەی ئەو قوربانیانەی کە لە ڕیزی هاوڵاتیانەوە بۆ نمونە دەکەونەوە ڕۆژانە بەهۆی هێرشی ئۆکرانیا و رووسیا بۆ سەر یەکتر کەواتە ئایا جیهان لەو دۆخەدایە بۆ نمونە بتوانێت ڕاستە و خۆ کاریگەری هەبێت لەسەر ئەو پرساپرسی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران کە هێشتاش بۆ نمونە هێرش و بەرپەرزدانەوە نەچۆتە قۆناغی جەنجی کردداری بۆ نمونە جەنجێک بێت کە ڕوبەڕووبوونەوەی زەمینی تێدا ڕوودات هەرچەندە کاتەکان گۆڕاون ئێستا ڕەنگە لایەنی سایبەری ڕەنگە لە ئاسمان ئەوەی ئاسمانی لەژێر جڵەو بێت دەتوانێت ئاراستەی هێز لەسەر زەویش بگۆڕێت کەواتە جیهان بەڵێ کاردانەوە هەن هەوڵ بەردەوام دەبن لە بەریتانیا لە ڕەنگە لە ئەنجومەنی ئاسایش کۆبوونەوە ئەنجام بدرێت لەسەر پێشنیازی ئێران نەتێگرتوەکان هەوڵی نێوانگیری دەدات بەڵام ئەو توانستەنات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەوڵی زۆر هەن وڵاتانی کەندا وڵاتە عەرەبیەکان تورکیا هەمویان وێڕای پرۆتەستۆکردنی و هێرشە داوای هێورکردنەوەی دۆخەکە دەکات کەواتە دەتوانرێت بگوترێت بەهۆی ئەو کێشانێکی ئێستا جیهان پێیدا تێدەپەڕێت دوای 100 ساڵ لە داگیرکاری و کۆڵۆنیالیزم و داڕشتنەوەی سنوورەکانی ناوچەکە دەتوانین بڵین لە ناوچەکەش فراوانتر بووە چونکە لە دەستپێکی سەدەی 20م لە هۆنگ کۆنگ و تایوانەوە بگرێت تا دەگاتە ئەفریقیا و کاریبیا و وڵاتانی ئەمریکای باکوور و باشوور نەخشەدا ڕێژراون وڵات دروست بوون وڵات لەدایک بوون کەواتە جیهان جۆرە گۆڕانکاریەکی ڕیشەی بەخۆیەوە دەبینێت ئەمانە هەمووی ئازاری ئەو جۆرە گۆڕانکاریانن کە بەهۆکاری جیاواز هاتوونەتە ئاراوە زۆر باشە دکتۆر یادگار با بازنەکە بچووکتر بکەینەوە لە کوردەواری قسەیەگەڵە ئاگرە سوورە لە من دوورە لە من دوورە لە کوردستان دوورە ئەم ململانی و ئەم دۆخە لە کوردستان و لە عێراق بە دوور ئەبێت دەتوانین بڵین بەڕۆ سیاسەکەی تا ڕادەیەکی زۆر ڕەنگە دوور بێت بەڵام ئایا تاچەند پڕوشی ئەو جەنگە بەر ئێمە دەکەوێت بەر ئێماکە تا چەند مەترسیشی لەسەر ئێمە هەیە لە کاتێکدا بینیمان کە ئەمریکا داوای کرد ئەو کارمەندانی کە ناپێویستن لە باڵوازخانەکان بگەڕێنەوە و ئەو سەربازانشی کە بە شێوەیەکی خۆبەخشانە هاتوون کاتم مەترسی لێرە هەیە ئەگەر تەماشا جوگرافیا عێراق بکەیت بەڵێ ئێمە کەوتونێتە عێراق بەگشتی کەوتوتە چەقی نێوان ململانەی ئەو دوو وڵاتە بەڵام کاریگەریەکان لەسەر ناوچە عەرەب نشینەکانی عێراق ڕەنگە زیاتر بن بەراورد بە کوردستان بەڵام ئێمەش لەمە بەدەر نابین واتە 75 تا 80 لە سەد ڕەنگە ئێمەش لەو نێوانەی نەگەر هێرشەکان بەردەوام بن پڕوشتی ئاگرەکە ڕەنگە بەر ئێمە بکەوێت بەڵام ڕەبەڕاستە خۆی نا چونکە ئێمە هەرێمی کوردستان سیاسەتێکی حەکیمانە پێڕەو دەکات لە ژێر سای جەنابی سەرۆک و سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەردەوام پێداگری لە میکانیزمە ئاشتەواییەکان دەکرێتەوە بەردەوام هانی وڵاتان دەدرێت کە بتوانن ئەو کێشانەی بە گفتوگۆ دەکرێت چارەسەر بکرێن بژاردەکانی دیکە وەلا بدرێن کەواتە بەردەوامیش پێشبینیش دەکەین کە هەر بە شێوەیە حکوومەت هەرێمی کوردستان مامەڵە بکات سەرۆکایەتی هەرێم سەرکردایەتی سیاسی کوردستان تەڕەف نەبووە ڕۆژێک لە ڕۆژان لایەنگیر نەبووە بەردەوام کڕۆکی ئاشتەوایی بۆ لە ناوچەکە هۆکاری ئاشتەوایی بۆ لە ناوچەکە گرنگی بە ولانە دەدا چونکە بەردەوامبوونی جەنگ پێش هەموو لایەنێک لە بەرژەوەندی ئێرانیەکان و ئیسرائیلەکان نییە پێشووتر لەگەڵ کاکەکار باسی پرسێکم کرد زۆر جار باس لە تەنانەت لە ناوبردنی ئیسرائیلیش دەکرێت ئیسرائیل بە کەرتی ڕۆژئاوا و غەزەشەوە کە وڵاتێکی تێکەڵە لەگەڵ پێکهاتەی فەڵەستینی ئەگەر تەماشای بکەی 2 ملیۆن و شتێک تەنیا ناو ئیسرائیل هەن موسڵمانی فەڵەستینی و مسلمان و دروز و خۆجیەکانی دیکە کردن ئامانجی ئەوانیش بە هەمان شێوە خراپ لەسەر نا ئیسرائیلەکان دەشێتەوە ئیسرائیلەکانیش بە دیوێکی دیکە هەمویان لەگەڵ ئەو جەنگەنین وەکو چۆن ئێرانیەکانیش بە هەمان شێوە لەگەڵ ئەو جەنگەنین و جەنگێکی نەخۆێزراوە و ڕەنگە نەمانی پارسەنجی هێز و بوونی خواستی فراوانخوازی پێشبینی لە قاڵبدرانی دەکەم بڵێ چونکە ئەدگارەکان و خەسڵەتەکانی
ئۆڵڕێدی وەکو لە بە ئینگلیزی دەگوترێت بە دەرکەوتون بۆ نمونە ئێستا لە سووریا کە ڕژەم گۆڕاوە تا چڕادەیەک جڵوی ئەو وڵاتی لەژێر دەستە بۆ نمونە ئایا عێراق دەتوانێت خۆی وەکو پێک هاتە بپارێزێت ئایا تورکیا پرسیارە جەوهەرێکەوەی ئایا تورکیا بە هێرشەکانی نەزانیەوە کە دەستی بە پرۆسی ئاشتەوایی کردووە ئایا لوبنان ئەو وڵاتی جارانە کەواتە گۆڕانکاری ڕیشەی لە ناوچەکە ڕووی داوە. باشە دکتۆر یەک پرسیارم هەیە ئەگەر بە کورتی وەڵامە بیتەوە دوا پرسیار عێراق لە دوای 7 کاتژمێر اینجا بەیاننامەیەکی دەرکرد ئەمە بۆ خۆی پەیام نییە بۆ ئەوەی کە عێراق ئەوێ خۆی بە دوور بگرێت لە پشکی ئەم ئاگرا. عێراق پێویستە خۆی بە دوور بگرێت ڕەنگە هەوڵیشی دابێت خۆی بە دوور بگرێت بەڵام کێشە عێراق ئەوەیە کە وێڕای ئەو حکوومەتێکە هەیە ئەو دەوڵەتێکە هەیە کە بۆ نمونە تا سەرادی خاوەن سەروەریەوە ڕەنگە مشتومڕی زۆر هەڵبگرێت بەڵام دەوڵەتی قوڵیشی هەیە کە ناپابەندە بە سیاسەتی دەرەوەی عێراق کە بۆ نمونە وەکو وڵاتێکی نیمچە عەرەبی یاخود کە زۆر جار لە دەستپێکی دروستبوونی و دای 2023 کورد پێداگری کرد ئەو ناسنامەیە نەبێت زیاتر ناسنامەیەکی فرەنەتەوە پێکاتەیی هەبێت بەڵام دەوڵەتی قوڵ ڕەنگە پابندی بڕیارەکانی عێراق نەبێت کە زۆر جار وڵاتەکەشی پەلچێش کردووە بۆ هەندێک گرژی کە پەیوەندیدار نەبوونە بە عێراق خۆی کەواتە چاوەڕوانی پێشبینی کراوە میلیشاکان کاردانەوان هەبێت و وە کاردانەوەی ئیسرائیلی زۆر خراپتر بێت. سپاس دەکەین دکتۆر یادگار لەگەڵمان بوویت دەسەکانە خۆش بێ بۆ شرۆڤەکانت